مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئامادەی خۆی دەربڕی بۆ کۆبوونەوە و چارەسەرکردنی گرفتەکان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و دەشڵێت کۆبوونەوە و گفتوگۆ ڕێگەیەکی دروست و هاوچەرخە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەمە یەکەم قسەی فەرمی پارتی دیموکراتی کوردستانە پاش سەردانەکەی دوێنێ برێتمە گۆرگ بۆ هەولێر کە بە بەرپرسانی یەکێتی و پارتی گوتبوو پێویستە ڕێک بکەون. ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی پاشکۆبوونەوەیەکی چەند کاتژمێری ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە. ئاماژەی بەوە داوە لە دوای کۆنگرەی چواردەوە لاپەڕەیەکی تازەیان لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان هەڵداوەتەوە. هەر لەسەر ئەم بنەمایە ئامادەن بۆ کۆبوونەوە لەگەڵ یەکێتی و تەواوی لایەنە سیاسیەکانی دیکە. ئەم پەیامی مەکتەبی سیاسی پارتی لە کاتێکدایە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێم لە پشکی یەکێتی نزیکەی 3 مانگە بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کردووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا وەزیرەکانیان لا گروپی واتساپی ئەنجومەنی وەزیران دەرچوون. لەو بارەیەوە مەکتەبی سیاسی پارتی ناڕاستەوخۆ داوای گەڕانەوەی قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی دەکات بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. لە ڕاگەیەنراوەکەی مەکتەبی سیاسی پارتیدا هاتووە ڕێگەی چارەسەری کێشەکان بەردەوامیدانە با گفتوگۆ و کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران نەک خۆپەراوێزخستن و بەکارهێنانی دەستگاکانی ڕاگەیاندن. لەبارەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیشەوە کە خاڵێکی ناکۆک هاوبەشی نێوان یەکێتی و پارتیە، مەکتەبی سیاسی پارتی داوا لە نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەکات بە گوێرەی ڕێکارە یاساییەکان ڕۆژی هەڵبژاردن لە وادەی خۆیدا دەستنیشان بکات. هەر لەو ڕووەوە داوای لە حکوومەتیش کردووە پێداویستیە ئیداریەکان و بودجەی پێویست بۆ هەڵبژاردن لەم ساڵدا دابین بکات. لەبارەی پەخستنی پەرلەمانی کوردستانیشەوە مەکتەبی سیاسی پارتی داوا دەکات پەرلەمان بە زووترین کات دەست بە کۆبوونەوەکانی بکاتەوە و هەمواری یاسای هەڵبژاردنیش ئەولەوێتی پێبدرێت لەگەڵ چەسپاندنی بابەتی چواربازنەیی و بەکارهێنانی تۆماری بایۆمەتری دوایین هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. پارتی دەڵێت هاوکات لەگەڵ دەنگدان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن پێویستە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کارا بکرێتەوە و پۆستە فەراغەکانی نێو کۆمیسیۆن پڕ بکرێتەوە.